دوای ئەوەی یانی باسکەی دەربەندیخان لە شاری مووسڵ توانی پلەی یەکەم لە قۆناغی یەکەمی خولی پلەیەکی عێراق بەدەست بهێنێت، لە ئێستادا پێشوازی لە قۆناغی دووەمی خولەکە دەکات و دەستپێکی یاریەکانیشی بە سەرکەوتن بەسەر یانی باسکەی شەبابی بەسڕا دەست پێ کرد. بڕیارە قۆناغی دووەمی باسکەی عێراق بە دوو کۆمەڵە بەڕێوە بچێت و هەر کۆمەڵێک لە 5 یانە پێک هاتووە. لە یاری یەکەمدا دەربەندیخان بە کۆکردنەوەی 97 خاڵ لە بەرامبەر 74 خاڵ هەنگاوێک لە گەیشتن بە قۆناغی چوارگۆشەی زێڕین نزیک بووەوە. هەوڵەدەین بە یەکەم یا بە دووەم بێ سەرکەوین بۆ قۆناغی چوارگۆشەی زێڕین و لەوێ ئامانجمان سەرکەوتنە بۆ نایبی عێراق و بۆی بتوانین خەونی چەند ساڵەمان کە ئەوەیە کە بگەینە پلە نایبی عێراق. ئەم تەجەموعە 5 تیپە، 2 تیپەڵە سێت بۆ چوارگۆشەی زێڕین لەگەڵ تەجەموعی خوارەوە. ئینشەڵا ئومێد بەخوا پشت بەخوا ئومێدم هەیە ئینشەڵا سەرەکەوی بۆ چوارگۆشەی زێڕین. ئینشەڵا نەتیجەمان زۆر باشە بێ، ئومێدم هەیە بە یاریزانەکان. زۆر سپاس بۆ یانێوەشی دەربەندیخان بۆ سەرۆکیانە کە هاوکارێکی باشی ئەمەیان کردووە. دەربەندیخان تاکەیانی هەرێمی کوردستاندا لە خولەکەدا بەشدارە و لە ئەگەری بەدەستهێنانی پلەی یەکەم یاخود دووەمی خولەکە ئەوە ڕاستەوخۆ بۆ خولی نایبی عێراق سەر دەکەوێت. قۆناغی دووەم ماوەی 5 ڕۆژ بەردەوام دەبێت و دوو قۆناغەکەی ئایندەش بڕیارە لە شاری بەغداد بەڕێوە بچێت. هیوادارین کە ئێمە لە یاریەکانی کۆتاییەکە لە شاری بەغاکە ئەم تیپە ببینینەوە لەگەڵ تازە پێگەیشتەکانە کە ئێستا سەرکەوتون. هیوادارم کە چۆن لاوانەکە یەکەمی عێراق بوون تازە پێگەشتوانەکەش یەکەمی عێراق بوون و ئەمانیش ببینیون لە نایبە. یانی باسکەی دەربەندیخان لە تەواوی ئاستەکان لە ڕیزبەندیەکانی پێشەوە دەمیرێت. بە شێوەیەک لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا لاوانی یانەکە توانی ویانە نازناوەکە لەسەر ئاستی عێراق بۆ دەربەندیخان بهێننەوە. بەڵام ئەوەی جێگەی تێبینی و گلەی یانەکەیە وەک پێویست لە هەرێمی کوردستان نازناوەکەیان بەرز نەنرخێنراوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.